کاجەلا سڵاو لێەوە لە بینرانی بەرنامی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیام دیارە من ئێستا کۆتام لە بەردەم پرسەی چیاناسەر کە لە سەرەتای مانگەدا بەکارەساتێکی دڵتەزێن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆماری ئیسلامی ئێران خۆی و هاوسەرەکەی و دایکی تووشی ڕووداوێکی دڵتەزێن بوون و بەهۆی ئەوەی کە ڕێژی سوتاوێکی ئەم بەرز بوو گیانی لەدەستدا دیارە ئەم شەو تەرمەکەی گەشتەوە هەرێمی کوردستان و لە ئێستادا بە خاک سپێردراوە و پرسەکەی بەڕێوە دەچێت. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ بەڕێز کاک ڕێکەوت قسە دەکەم کە ئامۆزای خاتوچیایە. کاک ڕێکەوت ئەگەر تەشریفێنیتە ئێرەوە. کارەکە سڵاو لێبێت، سوپاس بۆم دەرفەتە، سەرخۆشیتان ئاڕاستەکەین. ئەگەر پێم بڵێ تەرمەکە کەی گەشتەوە کێ بە خاکتان سپارد و مەڕاستیمەکەی کێ بێت؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ ئەم پرسەیە. تەرمەکەی ئەم شەو سعات 3 شەو گەیشتەوە با بڵێن سلێمانی، سعاتێکی شەو لەسەر مەرزەکە بوو با بڵێن، سعات 3 گەیشتە ئێرە، ئێتە سعات 8 ئەم بەیانیەش بە خاکمان سپارد. تەعزیەکەشی لە نعمەت خانە لە دوای نیوەڕۆ بۆ ژنان و پیاوان با بڵێن لای مزگەوتی خوار مزگەوتی عەباس باراوی لەوەیە. کارەساتێکی قێزەونە ڕوویاوە بەڕاستی، یعنی هەمومانی تاسانووە ئەمان بۆ چارەسەری نەخۆشی چوونەتە ئەوێ، تووشی ئەم کارەساتە ناشیری نەبوون لەلایەن کۆمەڵێک مافیا و تریاک خۆر و حەشیش خۆرەوە. بەڕاستی کارەساتێکی قێزەون و یعنی دژی هەموو بەشەریەتە. ئێمە لێرەوە مێ لە کەناڵەکەتانەوە سوپاسی کۆماری ئیسلامی ئێران کەم کە هاوکاری ئەم کەسوکاری منی کردووە لە نەخۆشخانە و لە هاوکاریکردن لە جێگە و ڕێگە و با بڵێن کار ئاسانی بۆ هێنانەوەی تەرمەکەی و چارەسەری نەخۆشخانە و ئەمانەی بۆ کردوون. سوپاسیانەکەم. سوپاسی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمەکەم کاقوبات کە ئاسانکاری کرد بۆ هێنانەوەی تەرمەکەی و مەسرفی ئەو ڕێگا و هێنانەکەی هێنایەوە کردە ئەسۆی خۆی. سوپاسی نوێنەری کۆمەڵی ئیسلامیەکەم کە لێو چۆ بەدەم ئەم خزمانەی منەوە و ئامادەی خۆی دەربڕێەوە بۆ هەموو هاوکاریکیان. سوپاسی هەر کەسێکەکەم لە کۆماری ئیسلامی ئێران و لێرەش کە هاوکاری ئەم کەسوکاری منی کردو بۆ هێنانەوەی ئەم تەرمە و داواکارین لە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانیش ئەم تاوانبارانە بە زووترین کات بە یاسا تێگەی دادگایان بکات و بە تاوانی کوشتنی ئەم کەسانە تۆڵەی خۆیان لێ بکاتەوە و با بڵێن ڕێکەوت ئەگەر زانیاریتانە بێت لە ئێستادا باری تەندروستی کاکێ من هاوسەری شیاخان وەروادایکی شیاخان چۆنە؟ کاگێ من ئێستا سەرەتا با بڵێن باری تەندروستی بەرەو باشی ئەڕۆ، بەڵام لە ڕووی دەرونیەوە کاگێ من با بڵێن لەگەڵ هاوسەرەکەی خۆشەویستێکی یعنی توانم بڵێم جیاوازیان بۆ لە خەڵکیکە. هەموو هەڵب خەڵکی هەڵەبجە و ئێمە ژۆک و کەسوکاری خۆمان کەی کچەکەین شایەتی ئەوەیە کە ئەم ژن و مێردە دوو هاوسەر و ژن و مێردی ئەوە یعنی ئینسیجام و خۆشەویستیان هەبوو لە بینە جیاواز بوو لە هەموو کەسێک. یعنی سەرەتای بە هۆشبوونەوەی هێمن هاواری کردوتی بمبەن بۆ لای چیان بۆ بانکەن. یعنی لە حەمدی خوا بە زیابی ئەو تەندروستیەش بەرەو باشی ئەڕوا. بەڵام عەزیمە خان کە دایکی چیاکە و چیای ئامۆزام باری دەرونی لە ڕووی نەفسیەوە تێک چووە، تێگەی شەوانە با بڵێن لە بەدەم خەوە ڕاچڵەکێت هاوارەکات. ئالەم شەوانەیە با بڵێن لە ماڵێک لە ئێران با بڵێن لێ بکەماونەتەوە با بڵێن شەو بەدەم خەوە ڕای کردە دەرەوە گرتویانە. یعنی تووشی حاڵەتێکی نەفسی بۆ خی گەورە ڕەحمکای شڵا ئەویش باری دەرونی بێتەوە جێگەی خۆی. بەڕاستی کارەساتێکی قێزەون و هەین دڵتەسێنە. لە ئێستادا ئەوان لەکوێن؟ ئێستا لە ڕزایەن ئەوان لە چاوەڕی ئەوەکەن ڕێکارە یاسایەکان تەواو بێت و محکەمەی ئەوێ با بڵێن ڕێگەی نیاوە لەبەرەوەی ئەو تاوانبارانە بۆ وتەوەرگرتن لە عەزیم لەبەرەوەی ئەم شاید حاڵی یەکەمە. یعنی ئەگەرم دایکەشان لەگەڵ نەبووە عاقڵی ئەم دایکە و زیرەکی ئەم دایکە نەبووە کە قاوەکەی نەخواردەوە بەسەڵ تێگەی ئەویش بکارەسات لەوەی هەر دەفنجبوونایە کەس نەیزانێ، بەڵام ئەم عاقڵ بۆ زانیوێتی کە ئەمە هینێگەی تەنانە دەڵێ کچەکەشی ئاگادار کردوتی توێتی مەی خۆمانە بە ئیشارەت پێیوتەوە، بەڵام تێتی کورە قاوەیە شتێکی طبیعیە و مانە خواردێتی. ئیتر خی گەورە ئەم ئافرەتەی بۆ کردم دایکەی بۆ کردن بە سەبەب کە ئەم تاوانە قێزەونە دەرکەی و ئێسش کە هێشتوانێتەوە ئەم شاید حاڵی یەکەمە لەناو قەزەکەیە بووە تاوانیشی بەرامبەر کرا و کچەکەشی با بڵێن کوژرا و با بڵێن زاوەکەشی با بڵێن سووتێنراوە هەردووکیان. ئێوە وەکو کەسوکار و بنەماڵی چیاخان ئایا بەدەوڵەتتونشان چییە بێت بۆ ئەوەی کە ئەو تاوانبارانە ئەو مافیانە بە سزای یاسای خۆیان بگەم تاوێتە کۆماری ئیسلامی ئێران کە سزای لەسەرداردان هەیە؟ ئایا بەدەوڵەت چوونەکەن بۆی کە حەقی یاسای خۆتان وەربگرنەوە؟ بە دڵنیاییەوە ئێمە هەر لەگەڵ با بڵێن
دەرکەوتنی کارەساتەکە و زانیمان یەکسەر علاقاتی ئێرەمان ئاگادار کردوتەوە لێرەوە علاقاتی ئێرەش با بڵێن ئێرانی ئاگادار کردوتەوە لە کارەساتەکە و دڵنیا بە دوواداچوونەکەین و یعنی ئەگەر پێویستکە من ئەتوانین بڵێن داوا لە UN و نەتەوەی گرتوەکانیش هینەکەین لەسەر لە مافی مرۆڤ لە هەر شوێنە پێویستکە ئێمە یعنی بە دوای ئەو قەزەیە چین چونکە ئەم قەزەیە هەر ئەم قەزەیە نییە ئەمە شەبەکەیەکن گیراون چەندەها تاوانی قێزەونی ئاوایان کردووە بێت چەندەها تاوانی کیان کردوێ کە شاراوە بۆ ئێستا لە ڕێمانەوە کەشف بووە دڵنیاتەکەین کە ئێمە بە دوواداچوونی تەواوەتی ئەکەین بۆ ئەو قەزەیە و وازیش ناین هەتاکو بە سزای خۆیان نەگرن و ئیعدام نەکرێت ڕاستی ئەگەر بکرێت وەڕست کاکڕێکەوت ئامۆزای خاتوچیای کۆش کردو کاک جلال ئەگەر بکرێت زانیاریەک هیچ لە بەردەستا هەیە لەوەی کە لە ڕووی یاساییەوە دۆسیەکەیان بەکوێ گەشتووە و ئەو کەسانش کە دەزیر کراون ئایا ئەو زانیارانە پشتڕاست دەکرێنەوە کە هەردوو پیا و ئافرەتێکن کاکڕێکەوت ئەگە بوورە ترشبینیتەوە ئێرە هاوکارمە پرسێت ئەگەر پێمان بڵێ لە ڕووی یاساییەوە دۆسیەکە بەکوێ گەشتووە وایە ئەو کەسانە ئێستاکە بڵێن چەند قۆناغ یاسایی تێپەڕاند و دۆسن وڵایی سەرەتا تاوانبارەکان با بڵێن دوای ڕۆژێک لە تاوانەکەی با بڵێن ئەمان داوایان قەید کردو با بڵێن لەوێ خۆشببختانە گیراون حکوومەتی ئێران سوپاسیانەکەین کە زۆر بە جدی بە داداچوونیان بۆ قەزێکە کردو و دەست بەجێ گرتوونیان ئیتر لە محکەمە بانگیان کردوون با بڵێن وتەی ئەمانیان وەرگرتووە لە محکەمە تاوانبارەکانیان هێناوە بە چای خۆیان بینیویانن با بڵێن ئەوان لە محکەمە ئیتر ئەوەی کە ماوەتەوە ئێستانە ڕێکاری یاسیەکان ماوە خۆ دەزانی یاساژ لەوێ بەڕاستی بە کتوپڕی یەکسەر ناکرێ مەسەر ئەم تاوانە هین کرێتەوەمان تەسەور ئەەکەم یعنی چەند مانگێکی پێ بچی هەتاکو و با بڵێن محکەمە قەراری تەواوتەیە بەس دڵنیاتانەکەم ئێمە سوورین لەسەر ئەوەی ئەبێ ئیلا بە سزای خۆیان بگێن و ئیعدام بکرێن ئەو تاوانباران کاکڕێکەوتیەوە داوای ڕادەستکردنەوەیانەکەن بە هەرێمی کوردستان یاخود هەر پێتان خۆشە لەوێ دادگایەکە بەڕێوە بچێ نا بە دڵنیایە چونکە ئەو کەسانە ئێرانین هەروێ لە وڵاتی خۆیانە تاوانەکەیان کردووە یاسا و قانونی وڵاتەکەی خۆشیان جێبەجێکرێ بەسەریانە دڵنیا بە هەر لە ئێران ئێمە متابعەیەکەین و لە ڕێی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێران کاک نازم دەباخ کاقوبات ڕایسپاردووە لە ڕێی ئەوانە و لە ڕێی نوێنەری ئێران لێرە باوە قونسڵگەری ئێران لە حکوومەتی هەرێمی کوردستان متابعەیەکەین و خۆشمان وەداداچوونەکەین لە وڵاتی ئێران زۆر سپاس بۆ پێیانێمان ڕاستی حەمامین بۆ گواستنەوەی ئەو زانیاریانەی کە لە پرسەی خاتوچیا ناسر بۆ ئێمە دگواستەوە